سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان بەڕەوەچوونی مەراسمی نۆرۆز لە چەند شاری کوردستان بانکەشت و هەڕەشەی نۆ هاوڵاتی خەڵکی سۆڵاوە لەلای ناوەندامیەکان یەکگرتووی بنەماڵە دادخوازەکان دژ بە ناکۆکینانەوەی کۆماری ئیسلامی و دەست بە سەرکردنی بربڵاوی هاوڵاتیانی بێپێناسە لە سیستان و بەلوچستان. بەڕێوەچوونی مەراسمی نۆرۆز لە چەند شاری کوردستان ڕۆژی یەکشەممە 3 خاکەلێوەی 1404 لە شارەکانی مەریوان، ڕەبەت، مەهاباد و بۆکان مەراسمی نۆرۆز و سەری ساڵ بە بەشداری بەرینی خەڵک بەڕێوەچوو. بە پێو وێنانێ بەدەستمان گەیشتووە لە گۆندی نێ سەر بە شاری مەریوان سەرەڕای هەڕەشە دەست بە سەرکردن بانکەشت و لێپرسینەوەی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بەهۆی بەشداریکردنیان لە مەراسمەکانی نۆرۆز لە کوردستان خەڵک بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە بەشداریان لە مەراسمی نۆرۆز و سەری ساڵی نوێ لەو گوندە کرد. هەروەها لە گوندی شەمۆڵەی ڕەبەت، ئاغوتمان سەر بە شاری بۆکان و گەردەگڕۆی بۆکان خەڵک بە داگیرسانی مەشخەڵ و واگری نۆرۆزی سەرکەوتن بە سەما و هەڵپەڕکێوە هاتنی بەهاری ئازادیان پیرۆز کرد. دەستپێکردنی هەڵمەتی دێچەکانی لە مەریوان ڕۆژی یەکشەممە 3 خاکەلێوەی 1404 ئەنجومەنی سۆزی شیای مەریوان هەڵمەتێکی بەناوی دێچەکانی لە مەریوان و ئاواییەکانی سەر بۆ شارە دەست پێ کرد و دیمەنێکی جوانیان بە سروشتی ناوچەکە بەخشی. بە پێو وێنانێ بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە بە دەستپێشخەری ئەنجومەنی سۆزی شیای مەریوان و ئەندامانی کۆمیتێ گوندەکانی ئەو ئەنجومەنە ژینگەیە هەڵمەتی ژینگە پارێزی و دێچەکانی لە ژێردروشمی شەریفانە و پڕئۆمێد بەرەو ساڵی نوێ نۆرۆزانەمان ژینگێکی خاوێنە لە گوندەکانی دووپلورە، سەرکەوڵ، شارانی، بناوچڵە، بێکەڕە، وەیسە، دەرەزیان، چۆڕ، گۆشخانی، سیاناو، ساوە، گوێزەکوێرە، بەرقەڵا، گۆڵچێر، دەردەوان و ئەگنیجیە بەڕێوەچوو. بانکەشت و هەڕەشەی نۆ هاوڵاتی خەڵکی سۆڵاوە لەلایەن ناوەندە ئەمنیەکانەوە لە ڕۆژانی ڕابردوودا نۆ هاوڵاتی خەڵکی سۆڵاوەی مەریوان بە تۆمەتی پەیوەندیدار لەگەڵ بەڕێوەبردنی مەراسمەکانی نەورۆزی کوردستان لەلایەن ئێدارەیە دەسەڵاتەوە بانکەشت و هەڕەشەیان لێکراوە. بەپێی ڕاپۆرتەکان ئەم نۆ هاوڵاتیە بە ناسناوی حافز، ئەنسار، بورهان و فوئاد ئەدوایی، سیامەگ مەنسوورپور، نادر کەریمپور، غەفور یاری، ماشەڵڵا عەزیمی و ئەدیب خۆدایار لە پەیوەندی لەگەڵ بەڕێوەبردن و بەشداری لە مەراسمەکانی نۆرۆز لە کوردستان بانکەشت لێپرسینەوە هەروەها هەڕەشەی سازکردنی دۆسیە و دەست بەسەرکرانیان لێکراوە. جێگەی ئاماژەیە لە ڕۆژانی ڕابردوودا لە شارە جیاوازەکانی کوردستان بە بیانی و بەشداری و بەڕێوەبردنی مەراسمی نۆرۆز کۆمەڵێکی زۆر لە هاوڵاتیان دەست بەسەرکراون و هێشتا چارەنووسی هەندێک لەو کەسانە دیار نییە. دەست بەسەرکردنی چالاکێکی مەدەنی لە شاری مەریوان ڕۆژی یەکشەممە 3 خاکەلێوەی 1404 کەیوان مینوئی چالاکی مەدەنی و مامۆستای زمانی کوردی خەڵکی گوندی نێ سەر بە شاری مەریوان لەلایەن هێزەکانی ئێدارەی دەسەڵاتەوە دەست بەسەرکرا. ناوبراو پێشووتر لە ڕێکەوتی 22 خەزەڵوەری 1400 بە هێرشی هێزەمنیەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و پاش تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی ئازادکرا. جێگەی ئاماژەیە تا کاتی داڕەشنی ئەم هەواڵە زانیاریەک سەبارەت بە دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی ئەو هاوڵاتیە لەبەردەستانیە. بەرزڕاگررتنی یادی گیانبەختکردوویەکی شۆڕشی ژینە لەلایەن بنەماڵەکەیەوە ڕۆژی یەکشەممە 3 خاکەلێوەی 1404 دایکی مەتین نادرخانی لە گیانبەختکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی سەردانی گڵکۆی ئەو گیانبەختکردوویە کرد و یادی بەرز ڕاگرت. دایکی ئەو گیانبەختکردووە بە دانانی وێنەی ڕۆڵەکەی و هەروەها وێنەی گیانبەختکردوانی دیکەی شۆڕشی ژن ژیان ئازادی
یادی ئەو ئازیزانەی بەرز ڕاگرت و پەیمانی لەگەڵیان نوێ کردەوە. لە ڕۆژانی ڕابردوودا بنەماڵەی گیانبەخت کردووان و قەرەمانانی شۆڕشی ژینە بە سەرزانی گۆڵکۆ و هەروەها بڵاوکردنەوەی ڤیدۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خوازیاری بەردەوامی خەباتی خەڵکی ستەم لێکراوی ئێران دژ بە ڕژیمی تاوانباری کۆماری ئیسلامی و هەروەها بە دوواداچوون لەسەر جنایەتەکانی کۆماری ئیسلامی لە ساڵانی ڕابردوودا بوو. یەکگرتووی بنەماڵە دادخوازەکان دژ بە ناکۆکینانەوەی کۆماری ئیسلامی. ڕۆژی یەکشەممە 3 خاکەلێوەی 1404 بنەماڵە دادخوازەکانی ئێران بە بڵاوکردنەوەی ڤیدۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دژ بە ناکۆکینانەوە لە نێوان نەچەوەکان لە ئێران لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئەم کردەوەی ڕژیمیان شەرمەزار کرد. سەرڕای سیاسەتی ناکۆکینانەوە لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی لە نێوان نەچەوە جیاوازەکانی دانیشتوێران بنەماڵە دادخوازەکان بە بڵاوکردنەوەی ڤیدۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و هەروەها دانانی وێنەی عەرفان خەزایی، جەواد حەیدەری، نیما نووری، یەلدا ئاقافەزلی، محسن محەممەدی، ڕەحیم کەلیج، محەممەد ڕەزا ئەسکەندەری، محەممەد مهدی فروغی پور، مەتین نادرخانی، فەرزین معروفی و ئارشام ڕەزایی یادی ئەو ئازیزانەیان بەرز ڕاگرت و هەروەها خوازیاری یەکگرتووی یەکدەنگی هەموو نەچەوەکانی دانیشتووی ئێران بۆ ڕووخاندنی ڕژیمی گەندەڵی کۆماری ئیسلامی و سزادانی تاوانباران بوون. بێبەشی لە جەرمانی بەندکراوێک لە زیندانی ئێڤین. بە پێ راپۆرتەکان ئازار کۆڕۆندی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین سەرەڕای خراپی دۆخی تەندروستی لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراوە. ناوبراو هاوینی ساڵی 1398 بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و هاوکاری لەگەڵ یەکێک لە لایەنە سیاسیەکان دژ بە کۆماری ئیسلامی دەست بەسەر و پاش لێپرسینەوە بە دانانی بارمتەی قورس بە شێوەیەکی کاتی ئازاد کرا. ئەم هاوڵاتیە تەمەن 6 ساڵە مانگی بەفرانباری ساڵی 1400 هەساوی لەلایەن لەقی 26 دادگای انقلابی تەرانەوە حکمی 5 ساڵ زیندانی بەسەردا سەپێنرا و پاش 2 ساڵ بۆ تێپەڕاندنی ماوەی بەندکرانەکەی دیسان دەست بەسەر کرا. ئەو بەندکراوە سیاسیە سەرەڕای خراپی دۆخی تەندروستی و هەروەها تووشبوونی بە جۆرەها نەخۆشی لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراوە و تەنانەت بۆ چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی دەرەوەی زیندانیش ناکرێت. دەستبەسەرکردنی بەربڵاوی هاوڵاتیانی بێپێناسە لە سیستان و بەلوچستان دوایین هەواڵ. ڕۆژی یەکشەممە 3 خاکەلەوەی 1404 هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە شارە جیاوازەکانی پارێزگای سیستان و بەلوچستان هەڵمەتێکیان بۆ دەستبەسەرکردنی هاوڵاتیانی بێپێناسەی بەلوچ لە ئۆستانە دەست پێ کردووە. بە پێو وێنانێ بەدەستمان گەیشتووە هێزەکانی ڕژیم لە شارەکانی کەشاوەرز و زیباشار بە توندوتیژیەوە لە شەقامەکانی ئەو شارە هاوڵاتیانی بێپێناسەیان دەست بەسەر و ڕەوانەی کەمپەکان کردووە و مەترسی هەناردەکردنیان بۆ ئەفغانستان و پاکستان لەسەریان هەیە. جێگای ئاماژەیە لە ساڵانی ڕابردوو و پاش ناڕزایەتی بربڵاوەکان لە پارێزگای سیستان و بەلوچستان ڕژیمی کۆماری ئیسلامی بەدسەدان کەسی بە بیانووی نەبوونی پێناسە دەست بەسەر و بۆ وڵاتانی دیکە دیپۆرت کردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسودە بن.